خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەگەر ئێوە هیچ گوناه و تاوانێک نەکەن، گوناه و تاوان نەکەن، واتە ئەوەندە کەسێکی پاک بن نەزان گوناه و تاوان چییە، بەڵام لەوە زیاتر کە لە تاوان لە ئێوە ئەترسم، ئەمەش تاوانە بەڵام تاوانێکی زۆر خەتەرە. تەنها دەفەرمێ لەخەشیت عەلەیکم ما هو ئەکبەر منه العجب، ئەوەی کە زۆر لە ئێوە دەترسم لە تاوانەکان ئەوەیە کە ئینسان معجیب بێ بەخۆی، بە جوانیەکەی، بە قووەتیەکەی، بە هێزیەکەی، بە ماڵ و سەرەت و سامانەکەی، بە دەسەڵاتەکەی، بە عەقڵەکەی معجیب بێ بەخۆی، شانازی بەخۆی وە بکە، دوو لە ڕێی بەڕێز خۆی فشکاتەوە، بەردەوام پۆز لێ بدە. ئەمە تاوانێکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر ئەمەتان تیا بێت لە هەموو شتێ زیاتر لێتان دەترسم، چونکە زۆر خەتەرە. ئیمامی ئیبن عەبدولبەر ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هەر کەسێ معجیب بوو بە خۆی، بە ناز و نیعمەتەکانی خۆی، ئەو ئینسانە ئینسانێکە عەقڵی لاوازە، عەقڵی زەعیفە، و ئینسانێکیش سبحان الله پۆز لێ بدا خەڵ حەزی پێی نییە، خەڵ خۆشی ناوێ، چونکە ئینسانێکی لە خۆباییە، ئینسانێکە نیعمەتەکانی خوا بەسەریەوەیە پۆزی پێوە لێ دەدات، خۆی پێ فش دەکاتەوە، من ئەوەم هەیە، من عەقڵم وایە، من ماڵ و سەرەت و سامانەکەم وایە، خانۆکەم ئاوایە، خانۆکەی فڵان کەس ئاوایە، لەوانەیە خوا لە یەک چاوتروکاندنا هەموو شتێک لێ بسێنێتەوە، لەوانەیە لە چاوتروکاندنا ئەو عەقڵی شانازی پێوە دەکەی، خوای گەر بتکاتە کەسێ بەردبگریتە خەڵکی شێت بی، بۆیە ئاگاداری خۆت بە. ئیمامی ابن عەبدولبەر ئاوا دەفەرمێ ڕەحمەتی خوای لێبێ، دەفەرمێ ئەو کەسەی کە لە خۆی باییە عەقڵی کەمە، عەقڵی مەزبوط نییە.